افرو بری نیورو لی گند تنگی سر لی دورا قرداغ به برهبونا هجمارکا زورا اندامین مکتبا سیاسی و جوات ناوندی و سرکرداتیا ایکتی و حوال و هفچپرین شهید آرام و نینرین حزب و لاین سیاسی ریو رسم سار روژا شهید بونا آرام سرکرده بره بچو دوی ریو رسمی دا ملابختیار بحث قارمانی و مرخاصی و خوراگیری شهید سرکرده شهید آرام کرو گود شهید آرام کدی دوباره نبید و هگه شهید آرام نو کمابا دا به آرامی حضر کت و مزایده لسر کسی جی ند کرن. مەراسیمی یادی 39 ساڵەی شەهیدبوونی کاک ئارام لە گوندی تەنگیسەری سەر بە قەزای قەرەداغ بە ئامادەبوونی لێپرسراوانی حیزبی و حکومی و هاوڕێ و هاوسەنگەرانی شەهید ئارام کرایەوە. دواترش مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی شاسوارەکەی ڕەچەشکێنی ڕێبەندان لە هیزر و توانای ئێستادا ڕنگدانەوەی هەیە و ڕێبازەکەی بۆ مێژوو ئێستاش بەردەوامە. یادت بەخێر ئارام، تۆ ئارام بوویت، بە ئارامیش خەباتت بۆ فەلسەفە و مێژووی سیاسی کرد. دە لەسەر یانزەی مانگی دەی 1976 کاک ئارام کاک ئازاد هەورامی هاتبوو بدوایە لە دۆڵە ڕووتەوە ئیلتیحاقی کرد. من هەتا دۆڵە ڕووت لەگەڵی ڕۆشتم هێشتا من ئەرکم مابوو لە ناوشار. من دڵنیام ئێستا کاک ئارام بمابایە بە ئارامی بیریە کردەوە، بە ڕق بیری نەکردەوە، نە مزایدەیە کرد، نە مناقەسەیە کرد. یعنی نە مزایدەی بەسەر کەسا کرد، نەش لە شەئن و خەباتی کەس کەمیە کردەوە، وەکو خۆی بیریە کردەوە. هەلومەرجەکەی وەکو خۆی ئەبینی، هاوکێشەکانی وەکو خۆی ئەبینی، هەم خەیاڵی پیاوێکی شۆڕژگەر کە بەرگەی هەموو ڕژگارەکانی گرت، خەیاڵێکی ئەجگار جوان بوو. ئەمەش هەر بەو ڕوحیەتە خواحەویستیدان لێکەین، بەخێر بێن بەسەر چاو. من دڵنیام سان سەرماتان نییە لەبەرەوەی لەسەر ئارامگەی کاک ئارام وەستاون. هەر لە یادی 39 ساڵەی شەهیدبوونی کاک ئارامدا وتاری لێپرساوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی لەلایەن لەتیف شێخ عومەر خوێنرایە و وتی کاک ئارام سەرکردەیەکی قارەمان و ناوازە بوو، ئەم ڕۆژگاتکردنەوەی درێژە پێدانی ڕێبازەکەیەتی. ساڵیادی شەهیدبوونی پیاوێکە هەمووتان زۆربەی زۆری کۆمەڵەوەی شێدەکان تاکو ئێستش کە بیانێ متمانیان هەبێ بە گۆڕی شەهید ئارام سۆنگە خۆن. یادی شەهیدبوونی پیاوێکە کە لە زەرف و زروفێکە کە نە لە ڕووی بابەتیەوە نە لە ڕووی زیاتیەوە نەوەک ئامادە نەبوو بۆ شۆڕش، بەڵکو هەموو شتەکان دژی سەرڕانڵەی شۆڕش بوو. ئەو لەگەڵ هەواڵەکانیە بە ئیرادەیەکی پتەوە، تەنیا ئیرادە، هیچ شتێکی کە نەبوو بڕیاریان نا شۆڕش بکەنەوە. کاک ئارام وەکو ئەندامێکی کۆمەڵە کە هەمیشە یەکێ بووە لە هەرە کەسە ڕۆشنبیر و شیارەکانی ناو کۆمەڵە و ئەگەر پاکیەکمان تیاما بێ هی کاک ئارامە تیامانە ماوە، ئەگەر دڵسۆزیەکمان تیا بێ هی کاک ئارامە تیامانە ماوە. لە یادی 39 ساڵەی کاک ئارامدا تاجەگوڵینەی سەرۆک مامجەلال و هێرە ئیبراهیم ئەحمەد و مەڵبەند و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر گوڵگۆی نەمر کاک ئارامی سەرکردا دانرا و دوا بە دوای مەراسیمەکەش قوتابخانەیەکی ئامادەی لە گوندی تەنگی سەر کرایەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی نیشتیمانی و جەماوەری کۆڵێک سەرکردەی ناساوی بەرهەم هێناوە. شەهید ئارامش یەکێک بووە لە سەرکردە دیار و چاک و ئازاکانی یەکێتی کە لە ساڵی 1947 لە شاری سلێمانی لەدایک بووە. ناوی تەواوی شاسوار جەلالە و لە سەرەتای دروستبوونی شۆڕشی نوێی گەلەکەماندا پەیوەندی کردووە بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئەمڕۆژ 39 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر شەهیدبوونی ئەو سەرکردەیە. بەداخەوە لە 31 1970 لە گوندی تەنگی سەری سەر بە قەزای قەرەداغ شەهید دەبێت. هاوڕێ و هاوسەنگەرانشی یادی بە نەمری دەکەنەوە و لەسەر گوڵکۆی شەهید ئارام پەیامەکەی دەڵێنەوە و بەڵێنی بەردەوامی ڕێبازەکەی دەدەن. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات، گوندی تەنگی سەری سەر بە قەزای قەرەداغ.